بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی سڵاو، من بنار مستەفا لەگەڵ هاوکارم سوهام حوسەین بەرنامەکانی ئەمڕۆ 1 نیسانی 2021دان پێشکەش دەکەین. ئازیزان، بۆ ئەمڕۆ کۆمەڵێ بڕگە و بابەتی جۆراوجۆرمان بۆ ئامادەکردوون. سەرەتا بە ڕێپۆرتاژێک سەبارەت بە شەپۆلی سێهەمی کۆڕۆنا دەست پێ دەکەین. دواتر سەبارەت بە دانوستانەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی بەغداد گفتوگویەک ئەنجام دەدەین. دواتر لەسەر ڕووداوەکانی هەفتەی پێشوو لە قوربانیانی شوێنی کار و بەرزبوونەوەی ڕێژەی تاوان ڕێپۆرتاژ و گفتوگۆی تایبەت ئەنجام دەدەین. و لە کۆتا بەرگەشتدا سەبارەت بە گیانبەختبوونی شوراکان گفتوگۆیەک ئەنجام دەدەین. واتە دەگەڕێنەوە بۆ 30 ساڵ بەر لە ئێستا بزانین ئەوانەی لە شوراکاندا بوونە قوربانی گیانبەختبوونی شوراکان کێن و لە پێناوچی ئامانجەکدا گیانیان بەخت کرد. لاگەڵمان نابن. بەڵێ بینەرانی ئازیز، شەپۆلی سێهەمی کۆڕۆنا لە زۆر ناوچەی جیهان و کوردستانیش سەری هەڵداوە و کاریگەریەکانی دەبینین. بۆ ئەم مەبەستە ڕێپۆرتاژێکمان بۆ ئامادەکردوون، فەرموون بینەری بن. شەپۆلی سێهەمی ڤایرۆسە نەگریسەکە لە هەندێک لە وڵاتانی جیهاندا لە تەشەنەدایە و لە کوردستانیش کاریگەریەکانی دەبینرێت و لەم بارەیەشەوە دەستگا فەرمیەکانی هەرێم هۆشداریان داوە. دکتۆر گۆران عەبدوڵڵا، پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دکتۆرە لە سیستەمی تەندروستی نێودەوڵەتی لە بەریتانیا سەبارەت بە هۆی سەرهەڵدانی شەپۆلی سێهەمی کۆرۆناوە دەڵێت. قەرەباڵغی و ئەوانەی زۆر کرا لە ماوەی ڕابردووە وای کرد کە ژینگەیەکی باش بکە بڕخسێنێ بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بەداخەوە. تا ئێستا لە جیهاندا بە تێکرا زیاتر لە 130 میلیۆن توشبووی کۆڤید-19 بووە و 3 میلیۆن خەڵکیش بەم ڤایرۆسە گیانیان لەدەستداوە. لە عێراقیشدا بە هەرێمیشەوە نزیکەی 850,000 حاڵەتی توشبوو، زیاتر لە 14,000 کەس گیانیان لەدەستداوە. بەجیا لە مەترسی ڤایرۆسەکە زۆر کاریگەری خراپیشی لەگەڵ خۆی هێناوە، هەر لە بەرتەسکبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان تا خراپبوونی تەندروستی دەرونی. لەم بارەیەوە دیسان دکتۆر گۆران عەبدوڵڵا دەڵێت بەخۆی ئەوەی کە پلان و بەرنامەیەک نەبووە لەلایەن وەزارەتی تەندروستی و دەستگا پەیوەندیدارەکانەوە، شەپۆلەکە زۆر بە سەختی بڵاوبۆتەوە لە ناو خەڵکاوە. ئەمە جۆرێک لە ترس و تۆقاندنی بڵاو کردوێتەوە و من پێم وایە یەکێک لە کاریگەریەکانی لە کاریگەریە دەروونەکانی ئەم ڤایرۆسە کۆمەڵێک حاڵەت و یان نەخۆشی دەرونیە. بۆ نمونە ئەوەی کە پێ دەڵێن PTSD زۆر بە وازەحی دەرکەوتووەکەوانەی کە تووشێ بن، تووشی ڤاکسینێک بارەی ڤایرۆسەکە بن یان لە کۆمەڵگایەکە بن کە ڤایرۆسەکە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە، تووشی PTSD بن، تووشی خەمۆکیە بن، تووشی دڵەڕاوکیە بن. ساڵی ڕابردوو ئەم کاتانە خەڵکی کوردستان هەر وەک زۆرینەی دانیشتوانی جیهان بۆ خۆپاراستن لە کۆڕۆنا لە کەرەنتیندا بوون کە کاریگەریەکانی تا ئێستاش بە ژیانی خەڵکیەوە دیارە. بەجیا لە سیاسەتی کەرەنتین و قەدەغەی هاتوچۆ، حکوومەتی هەرێم هیچ بەرپرسیارەتی هەڵنەگرت لە بەرامبەر ژیان و گوزەرانی خەڵکدا و هیچ بیمەیەکی ئابووری و قەرەبووکردنەوەی بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی زەرمەندی ئەم دۆخە دابین نەکرد. ئێستاش لە مەترسی شەپۆلی سێهەمی کۆرۆنادا لە تازەترین لێدوانیدا مەسرور بەرزانی ڕایگەیاند کە دۆخی تەندروستی خەریکە لە دەست دەچێت و خەڵک ئەبێت ئاگای لە خۆی بێت. واتە جارێکی تریش حکوومەت نیازی نییە هیچ بەرپرسیارەتێک نیشان بدات و تەواوی بەرپرسیارەتی دەگەڕێنێتەوە بۆ خەڵکی. پێویستی خۆپارێزی لە شوێنە گشتیەکان بۆ زۆرینەی خەڵکی بەمانای نەچوونە سەرکاریانە بێت. لەبارەی گرتنەبەری سیاسەتی حکوومەت و ئەو زیانانەی لەسەر ژیانی خەڵکی دەکەوێت، دکتۆر گۆران دەڵێت داخستنی بازاڕەکان و دوکانەکان و وەستانی ژیانی ئاسایی ئەمە کاریگەریەکی زۆر گەورەیە بێت لەسەر خەڵک بە شێوەیەکی گشتی و بەڕاستی بە تایبەتی ئەوانش کاسبکارن یان لە بازاڕە کاریان هەیە و ژیانیان پابەندە بە و کارێکیکەن ڕۆژانە. جا بۆیە بەڕاستی دەسەڵاتی سیاسی و حکوومەتی هەر وڵاتێک پێویستە کۆمەڵێک میکانیزم بێنێتە ئاراوە بۆ ئەوەی ئەو خەڵکە زەرەر نەکەن لە ئەنجامی سیاستەکانی حکوومەت یان دەسەڵات یان وەزارەتی تەندروستی لە قەدەغەکردنی هاتوچۆ لە نێشتنی قەرەباڵغی. و ئەمە بینین لە وڵاتە پێشکەوتوەکانە یان لە وڵاتە ئەوروپیەکانە کۆمەڵێک سیاست هەیە بۆ هاوکاریکردنی مادی
ئەو کەسانەی کە بەهۆی ئەم سیاستانەوە زەرمەندە بن بۆ نمونەوانی کە دوکانیان هەیە سوپەرمارکتیان هەیە کۆمەڵێک شوێنیان هەیە چێشخانە و ئەوانیان هەیە کە پێویستە دابخرێت حکوومەت هاوکاریان نەکاوە بۆیە بەڕاستی زەڕورە لە کوردستانیش لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هاوکاری ئەو کەسانە بکرێت کە لە قەدەغەکردنی هاتوچۆ یان لە نەهێشتنی قەرەباڵغی ئەوانە سەرەکەن. هەروەها دکتۆر گۆران هۆشداری دەدات لەسەر ئەوانەی بازرگانی بە تەندروستی خەڵکەوە دەکەن و دەڵێت وەکو شەپۆلەکانی ڕابردوو ئەم شەپۆلەش پێچێت لایەن بازرگانانی تەندروستیەوە لەلایەن ئەوانەی کە خەریکی کردی تایبەت و قازانجی دارایین لە بواری تەندروستیە خراپ بەکاربهێنرێ بۆ قازانجی دارایی و بۆ پڕکردنی گیرفانەکانیان. ئەمە بینیمان لە ڕابردووە بەهۆی ئەم ڤایرۆسەوە کۆمەڵێک دەرمان بەناو چارەسەری کۆرۆناوە لە کوردستانە ساخ کرایەوە و قۆڵی خەڵکیان پێبڕی و ژمارەیەکی زۆر بازرگان قازانجی گەوریان لێ کرد. بەداخەوە ئەم جارش بە هەمان شێوە پێچێ ڕوو بداتەوە کۆمەڵێک بازرگانی بواری تەندروستی لە ڕێی بەناو چارەسەرەوە لە ڕێی دەرمانەوە لە ڕێی هێنانی دەرمانی کواڵەتی خراپەوە لە ڕێی ئەنجامدانی کۆمەڵێک پشکنینەوە کە ڕەنگە پێویست نەبێت وەکو پشکنینی سیتیسکان و تیشک و ئەمانە و بە هەمان شێوە لە ڕێی هێنانی بەناو ڤاکسینەوە ئێمە بینین ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری دەدا و هۆشیاری دەدا لەوەی کە کۆمەڵێک مافیا هەن و کۆمەڵێک باندی بازرگانی هەن کە ئەنەوێ بە ناوی ڤاکسینی کۆرۆناوە قازانج بکەن و زەرەر لە هاوڵاتیان بدەن و قۆڵی خەڵک ببڕن. بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپە و ئەبێ حکوومەت کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان خەڵک بە شێوەیەکی گشتی وریا بێ و ئاگادار بێت کە بازرگانەکانی بواری تەندروستی زەفەریان پێ نەبن. لە کۆتاییدا دکتۆر گۆران سەبارەت بە ڤاکسینەکە وەک چارەسەری ئەم ڤایرۆسە دەڵێت ئەوەی کە دەیبینین تاکو ئێستا بەداخەوە ژمارەیەکی زۆر کەم ڤاکسین گەیشتۆتە هەرێمی کوردستان و ئەم ژمارەکەمەش لە ڕێی ڕێکخراوی نێودەوڵەتی یان ڕاستتر لە ڕێی ئەو حکوومەتانەوە هاتووە کە وەکو خێر و سەدەقا وەکو دیاری پێشکەشی هەرێمی کوردستانیان کردووە. بۆ نمونە وڵاتی چین ژمارەیەک ڤاکسینی پێشکەشی هەرێمی کوردستان کردووە. باشتر وایە حکوومەتی هەرێمی کوردستان جدیانەتر لەم بابەتە بڕوانێ و ژمارەیەکی باشی ڤاکسین پەیدا بکات و بە شێوەیەکی فراوان تا بەشکا بەسەر هاوڵاتیانە، چونکە بەڕاستی تاقە ڕێگا بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و توشبوونی ژمارەیەکی زۆری خەڵک و مردنی ژمارەیەکی زۆرتر لە خەڵک ئەوەیە کە بە شێوەیەکی فراوان ڤاکسین دابین بکرێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە خەمی جدیتر بخوات لەم بابەتە و ژمارەیەکی باشتر لە ڤاکسین پەیدا بکەوە تا بەشکا بەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بینەرانی خۆشەویست لەلایەن منشەوە سڵاتان دەبێت. دوای چەند مانگ لە کۆبوونەوە و دانوستان سەرنجام حکوومەتی هەرێم و بەغدا ڕێکەوتن لەسەر چەسپاندنی مادەی 11 کە پێویستە بە شایستە دارایەکانی هەرێمەوە لەسەر بودجەی عێراق. لەم بارەیە گفتوگۆیەکمانە بێ لەگەڵ خەسرەوسایە. ئەم کاتت باش خەسرەوسایە. سەرنجام دوای چەند مانگ لە کۆبوونەوە و دانوستان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر چەسپاندنی مادەی 11 کە پەیوەستە بە شایستەدارایەکانی هەرێمەوە لە بودجێ عێراق ڕێکەوتن و دواتریش پەرلەمانی عێراق دەنگی بە پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2021دا. ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە چۆن بوو و تاوەکو چەند لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە؟ فەرموو. بەڵێ ئەوەی کە تا ئێستا ڕاگەیەنراوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەپێی ئەو مادەی کە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد لە بودجە یادوێگیر کراوە، بڕیارە لە سەرجەم کۆی بودجە بەندیە کە بۆ ساڵی 2021 کراوە واتە 129 تریلیۆن دینار بۆ سەراسەری عێراق، هەرێمی کوردستانیش بەپێی ڕێکەوتن 9 بۆ 10 تریلیۆنی بەرکە بەمەرجێکە ئەو داهاتی نەوت و نانەوتی ناوخۆ بەنیوە تەسلیم بە حکوومەتی عێراقکە و ڕۆژانە لە داهاتی فرۆشی 450 بەرمیل نەوت
دوای لێ دەرکردنی نەفەقات و ئەو قەرزانەی کە کۆمپانیاکان ئەیبەن بە بڕی یعنی بە نرخێکە کۆمپانیای سۆمۆ بیفرۆشێ دەبێ بەهای 250,000 بەرمیل ڕۆژان تەسلیمی عێراق بکە. ئەمە تقریبا ناوەڕۆکەکەیەتی و طبعاً بەو حاڵەتەوە کە ئەگەر حکوومەتی هەرێم ئەو داهاتە نەنێرێ ئەوە حکوومەتی عێراقیش حتمما شایستە دارایەکانی خۆی کە لەسەر ڕێکەوتن بۆ هەرێمی کوردستانی نانێرێن. بەڵام ئەوەی کە لەباری ناوەڕۆکۆگە قسە بکەین ئایا ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی خەڵکایە ئەمێ ئەو بڵم کە سەرەتا ئەمە دەرچەیەکە بۆ دەربازبوونی ئەو بنبەستە و ئەو کێشمەکێشەیەک و ئێوە لە پرسیارەکەتانە ئاماژەتان پێکرد کە زیاتر لە چەند مانگە دانیشن کۆبنەوە بەڵام هیچ ئەنجامێکی نییە بە پێی ئەوەی کە ڕاگەرناوە زیاتر لە 185 سعات ئەمانە کۆبوونەتەوە و دانیان کردووە تا گەشتون بەم حاڵەتە. من پێم وایە ئەمە بەو جێگەی کە نوێنەرانی خەڵکی کوردستان تەرەف نین لەم ڕێکەوتنەیە ئەمە ڕێکەوتنی دوو لایەنە کە وەکوتم بۆ دۆزینەوەی دەرچەیەکە بتوانن هەرچۆنێ بێ خۆیان لەم بنبەستە دەرکێشن بە تایبەتی کە فشارەکانی قەیرانی اقتصادی قەیرانی سیاسی پەیوەندیە دەرەکیەکان بازاڕی جیهانی سندوقی نەقدی دراوی نێودەوڵەتی لەسەر هەردوو لایەنە تا خێرا بکەن بتوانن لەم مەزەقە دەرچن نەکە هۆکاری ئەم درێنەکەوتنە بە یەک تەقینەوەی کۆمەڵایەتی و هاتنە مەیدانی جەماوەر تەواو ببێ وەکو بینیمان کایساش خۆپشاندانەکانی بەغا و شارەکانی خوارو بەردەوامی هەیە بە شوێکی جۆراوجۆوە لە کوردستانی شاخەڵک تووڕە و ناڕازیە لە بێموچەیی لە بێدەرەتانی لە بێکاری لە هەموو یەکی لەو شتانە بۆیە مەسەلەکە ئەم ڕێکەوتنە هیچ پەیوەندێکی بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە نییە و خەڵک چاوەڕێی بازار و سەرفی ئەو داهاتاکە کە حکوومەتی هەرێمەکەوێتە دەستیەوە چینی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان پێشش ئێمە بینیومانە کە پارێ و سەرمایەکی زۆری لە داهاتی نەوت و باج و خەراج و خاڵە گومرجەکان و ئەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان دەستی کەوتووە سەرمایەکی زۆری لە بەرپرسان و سەرانی چینی دەسەڵاتدارا کۆکرێتەوە بەڵام لەو لاشەوە سیرەکەی مەسلەی گرێبەستی کاتی حاڵەتێکی نۆرمال و ئاساییە دانەمەزراندن و بێکاری پەردان بە بێکاریەکی فراوان حاڵەتێکی ئاساییە تا ئێستا ئەکرێ بڵین 5-6 ساڵەکە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون ئەمە جگەلەوەی کە شارەکان گەورە بوونەتەوانێ خزمەتگوزاری تا دێ خراپترە بێ بە بڕای من ئەمانە نیشانەدا کە ئەم ڕێکەوتنە وەکوتم ڕێکەوتنی نێوان دوو دەسەڵاتداری سەرمایهدار و کۆمپانیان کە زۆرتر ئەیانوێ خۆیان لەو کێشانە دەرکێشن کە وەکوتم بەرئەنجامی دۆخێکی سیاسی و اقتصادی بەرەو ڕوویان بۆتەوانێ ئەمە جەوهەر و ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنەوە کە تا ئێستا کراوە. باشە وترێت ئەم ڕێکەوتنە تێپەڕکردنی بودجە کێشەی موچە چارەسەرەکات و دۆخی ئابووری کوردستان ئەبژێتەوە ڕای ئێوە چیە لەم بارەیەوە؟ ئەزانتی یەکەم ئەبێ ئەوەمان لەبەر چاو بێ کە ئەمە هودنەیەکی موقەتە حتا خۆیان تۆگەر چاو کێشی لە پەیامەکانی مەسعود بارزانی نێچیروان بارزانی مەسرور لاهوری شێخجەنگی بەرهەم ساڵح هەر هەمویان یەک شت تەکی دەکەن کە ئەوژەڵەن متمانە ئەم ڕێکەوتنە متمانە بجێڕێتەوە ئەم ڕێکەوتنە سەرەتایە بێ بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغا کە تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ یعنی کۆنتترۆلی لەسەرەکرێ ئەو لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەمە پێمانەڵێ کە مەسەلەکە هەر موچە نییە ڕەنگە ئەم ڕێکەوتنە بتوانێت بۆ ماوەیەکی کاتی موچە دابین بکە بەڵام مەسەن ئەوە معلوم نییە کە ئایا حکوومەت بەڕاستی حکوومەتی هەرێم داهاتەکان تەسلیمەکە ئایا لەسەری حکوومەتی عێراقیشەوە ئایا هێزە شیعەکان بەهانەیەک بەدەستەوە ناگرن کە ئەم جارە شایستە دارایەنەکانی هەرێم نەنێرن کەوایە کێشەکە موچە نییە بەتەنها ئەگەر چی ڕەنگیشە بەرئەنجامی ئەمە مانگانێک یا چەند مانگێک بتوانرێ موچە بدرێ بە خەڵک یا بەرحاڵ جۆرێک جوڵە لە بازاڕ دروستکە بە حکومەوەی کە پارێکی مەسە مانگانە
لەو مجموعەی کاڵین 9 بۆ 10 تریلیۆن دینار بەر هەرێمەکە مانگانە بەشێک لەم پارێ بێتە ناو بازارڕەوە بەڵام قەزیەکە ئەوەیە کە کێشەی نێوان هەرێم و بەغا یەک کێشەی قەیرانێکی سیاسی حکوومەتیە ڕەبتی هەیە بە دەسەڵات دامەزراندنی حکوومەتی عێراق و ئەو بنبەست و شکستەی کە تێیکەوتووە ئێمە دەزانین کە حکوومەتی تازەی عێراق بە ناوی فیدرالیزم کە ناسیۆنالیزمی کورد و ئەحزابەکانشی تێ بەشداربوون بە پاڵپشتی ئەمریکا دەسەڵاتێکە دەسەڵاتی دوای جەنگ و لە شکێشی ئەمریکایە ئەمریکا ئەمانەی هەمووی کۆ کردەوە و تەقسیمی قودرەتی لە ناوانکردن لەژێر ناوی ناسنامەی قەومی و ئاینی و تایەفی لە بینی شیعە و سوننە و کورد و ئاشووری و کلدانی و مەسیحی و هەموو ئەمانە یعنی چۆنەڵی مۆزەخانێکی ئەجناسی کۆ کردەوە لە ناوینا دەوڵەتی دیموکراسی عێراقی ئێستا ئەم مەسلەیە وە خۆی نەماوە ئێستا ساڵی 2023 نیە ئێستا کێشمەکێشەکان تەقیوەتەوە لە ناو خۆیانە بە تایبەتی بە دوای تاوابوونی شەڕی داعش لایەنە شیعیەکان ئەویان بۆ دەرکەوتووە کە ئیتر هەوڵەدەن ئەم حکوومەتە ساز بنەوانە و ئەمە بتوانن حکوومەتێک کە کۆنتترۆلی عێراق بەسەر هەموو ناوچەکانی عێراقا بێ و هەموو داهات و ینی داهاتی نەوتی و نانەوتی بگەڕێتەوە دەوڵەتی عێراق تقریبن ئێستا لە زمانی سەرانی هەرێمی کوردستان شو ئەوەیە کاڵێ ئەمانە فیدرالیزم نییە ئەمانە ئەوەی کاڵن قوارێ هەرێم ئەچێتە ژێر سوالەوەیە کاڵن دەستور جێبەجێ ناکرێ ئەوە نیشانەدا کە ئەم مەسلەی سازدانەوەی دەسەڵات لە عێراقا یەک مەسلەیە کە سەرنجام جێگا و ڕێگای ناسیۆنالیزمی کوردی خۆتە ژێر پرسیارەوە بۆیە مەسەلەکە نەود نییە مەسەلەکەوەی ئایا بە تایبەتی لە نێو گێژاوێکی سیاسی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقی تێکەوتووە جارێکتر پێگەی هەریەک لەمانە بێ دیاری بکرێتەوە کەوایە کێشەکە لەسەر جێگا و ڕێگای هەریەک لە هێزەکان چ ئەحزابی ناسیۆنالیستی کورد چ لایەنە شیعەکان چ لایەنە سونیەکان و چۆن بکرێ دەسەڵاتێک دامەزرێنێ کە بە شێوەیەکی پایەدار ئەمانە ڕێبکەون سەر تەقسیمی قودرەت و دەسەڵات کەوایە ئەم ڕێکەوتنە کە باسی موچە ئەکرێ مەسەلەکە بە تەنیا موچە نییە مەسەلەوە هەتا ڕێکەوتنەکەش ڕێکەوتنێکی کاتی و بۆشە چونکە وەکوتم لەسەر زمینەی قەیرانێکی سیاسی و اقتصادی ناتوانرێ ڕێکەوتنێکی پایەدار پێک بێنێت تا ئەوجێی باسی بژەوەی اقتصادی ئەکرێن کێشەی اقتصادی کوردستان ڕەبتە بە دەرچوون لە قەیرانێکی اقتصادیەوە کە درێژکراوەی بازاری جیهانیە یعنی چارەسەری کێشەی اقتصادی کوردستان لە ناوخۆی کوردستانە نییە ڕەبتی هەیە بە اقتصادی جیهانیەوە دوای ئەوەی کابێ سەرمایەداری جیهانی ڕێگا بکاتەوە و شەپۆلێکی تر لە سەرمایە ڕوو کاتە بازاڕەکانی عێراق و لەوێشەوە درێژکراوە و ڕنگدانەوەی خۆی بەسەر اقتصادی کوردستانە دابنێن هەروەکوی کە چونکە اقتصادی کوردستان بە تەواوی لەژێر کاریگەری سیاسی و اقتصادی دۆخی عێراقدایە ئەگەر ئەم مەسلەی پەربسەنێ ئەبێ مەسلەی اقتصادی عێراق چارەسەر بکرێ و ئەوەش ڕەتی هەیە بە بازاری جیهانی و ئەوەی کە چۆن سەرمایەداری لە جیهانە بە چه ئاستێک ڕێگا ئەکاتەوە کە عێراق دەورەیەکی تر و شەپۆلێکی تر لە بژانۆی اقتصادی تا ئەویش بێتە ناو کوردستانەوە بۆیە بەڕای من حاڵەتێکی چاوەڕوانیە لە اقتصاد و لە سیاست و ئەم ڕێکەوتنە لەو زمینایە ئەمە ناتوانێت بژانەوەیکی پایەدار و هەلومەرجێکی ئارامی سیاسی نەکرد لە ڕوانگەی چینی کرێکار و خەڵکی زەحمەت کێشەوە بەڵکو لە ڕوانگەی خودی بەشەکانی سەرمایەدار و خاوەنکار و کۆمپانیاکانەوە بۆ ئەوانی ژێشە حاڵەتێکی موقەت و سەرڕۆییە حاڵەتێکە کە ئیمکانیەوەیە بۆ هەر لەحزەیەک لەسەر هەر مەسلەیەک لە گرێژنە بچێ مەسەوە تا تۆ بینی ئەسە کێشمەکێش تورکیا لەسەرێکەوە دەخاڵەتی لە عێراقا هەیە ئێران لەسەرکی ترەوە دەخاڵەتی هەیە دەوڵەتانی تر هەریەکەی بە جۆرێک هەوڵەدا لە ڕۆڵی ببێت لە اقتصاد و سیاست لە عێراقا لە هەلومەرجێکی ئەوایە کەس نازانێ چ ڕووداوێک یا چ هۆکارێک فاکتۆرێک واکە کە هەموو ئەم پەیوەندیانە هەڵوەشێنێتەوە و جارێکی تر وەکو چۆنەڵی پەیوەندیەکان بگەڕێنەوە بۆ چوارچەوەی ئەوەڵ کە تێیدا پڕ کێشمەکێش و تێیدا نادیاری لە چارەسەری کێشە اقتصادی و ئابوووریەکانی کە ڕەتیە بە ژیانی خەڵکەوە لە شوێنی خۆیدا دەیەڵێتەوە زۆر سپاس هاوڕێ خەسرە و سپاس بۆ کاتەکەت سپاس بۆ ئێوە شوماندوو نەبن
بینەرانی ئازیز لە بڕگەیەکی تری بەرنامەکانی ئەمڕۆماندا قسە و باس دەکەین سەبارەت بە قوربانیانی شوێنی کار. پێش ئەوەی کا بچینە لای میوانی بەرنامەکە ڕێپۆرتاجێکمان بۆ ئامادەکردوون فەرموویەری بن. وێڕای دووپاتکردنەوەی ئەم خواستەی کرێکاران ساڵ بە دوای ساڵ ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 28 کرێکارێکی تەمەن 30 ساڵ کە خەڵکی قەزای دوکان بوو بە ناوی ئارام سالار نەجیم کە ماوەی مانگێک دەبوو لەگەڵ کۆمپانیای دەلۆ کاری بڕین و تێکەڵە ڕێژکردن و پڕکردنەوەی شەقامی 100 مەتری سلێمانی دەکرد کە بە ئۆتۆبانی بابان ناسراوە. باوکی ئارام لەبارەی چۆنێتی ڕووداوەکە گوتی: زانیاریم لەسەر شوێنی ڕووداوەکە نییە، هێشتا تەرمەکەیم نەبینیوە بۆ ئەوەی بزانم شێوازی بەرکەوتنەکەی چۆنە. من لە دوکان بووم، تەنیا زانیاری ئەوەیان پێدام کە کوڕەکەم بەرعادی لەکەوتووە. بەپێی زانیارەکان ڕووداوەکە لە شوێنی وەستانی ئامێرەکان ڕوویداوە. گەنجەکە لە کاتی کارکردن لە مەکینەیەکێک لە ئامێرەکانی پانکردنەوە کاتێک بەرزی کردوتەوە بۆ ئەوەی کاری تێدا بکات، مەکینەکە بەسەریدا بەر دەبێتەوە و بەرسەری دەکەوێت و بریندار دەبێت و پاشان گیان لە دەزەدات. لەلایەکی ترەوە بڵاوکراوی دەنگی کرێکار کە ڕۆژنامەیەکی سربەخۆی کرێکاریە و بە دوواداچوون بۆ پرسە کرێکارەکان دەکات، لە ژمارە 20 خۆیدا کە وێنەیەکی بۆ ئێمە ناردووە چەند ئەمارێکی خسۆتە ڕوو کە تێیدا هاتووە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا 30 کرێکار لە هەرێمی کوردستان بە هاوکاری جیاواز و لە کاتی کارکردندا گیانیان لەدەستداوە کە 10 کرێکاریان لە هەولێرە و یەکێکیان لە سۆرانە و 17 کرێکاریان لە سلێمانی و 2 کرێکاریش لە دهۆک گیانیان لەدەستداوە. هەروەها دەنگی کرێکار ئاماژەی بۆ داوە کە تا ساڵی 2020 بەگشتی 84,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتیان نەبووە کە لە نێویاندا 9,000 کرێکاری بیانی هەبوون. ئەمە لە کاتێکدایە کە بەشێکی زۆر لەو کرێکارانەی کە لە کەرتی تایبەتدا کار دەکەن و گرێبەستی کاتیان هەیە یانیش هیچ گرێبەستێکیان بۆ ناکرێت، بەم هۆیەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوەیاندا لەگەڵ ڕووداوەکانی شوێنی کاردا هیچ قرەبوویەکیان بۆ ناکرێتەوە. ئەمەش بە پاساوی ئەوەی کە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی نانگرێتەوە. بڵاوکراوەی دەنگی کرێکار ڕایگەیاندووە کە بە بەراورد بە ساڵانی پێشوو ڕووداوەکانی شوێنی کار و ژمارەی قوربانەکان ڕوو لە زیاد بوونە. ئەمە لە کاتێکدایە کە بەشی زۆری کرێکارەکان بەهۆی ڕووداوەکانی کارەبا، ئاگرکەوتنەوە، کەوتنە خوارەوە لە شوێنی بەرز یان ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی بینیتان ڕێپۆرتاژێ بوو سەبارەت بە قوربانیانی شوێنی کار. بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم بابەتە بەڕێز وەستا مەهدی ڕەسوڵ سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکارمان لە گەڵدایە. بەڕێز وەستا مەهدی، ئەم کاتت باش، سوپاس کە توانیت لە گەڵمانە بەشدار بیت. پێم خۆشە سەرەتا بپرسم کە هۆکاری زیادبوونی ڕێژەی قوربانیانی شوێنی کار لە چیدایە؟ هەر وەکو خۆشتان لە بڵاوکراوەکەتانە چەند جار ئاماژەتان پێداوەوە هەواڵەکانی قوربانیانی شوێنی کار دەبیستین بەردەوام لە زیادبووندایە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە ئێوە؟ ئێوەش سڵاو لە بینەرانی پێشەنگ تیڤ. هۆکاری ڕووداوەکانی شوێنی کار زۆرن، بەڵام سەرێکی ترین هۆکاری ڕووداوەکانی شوێنی کار و دووبارەبوونەوەی کەمتەرخەمی خاوەنکار و دەسەڵاتە. ئەزانی خۆی کرێکار ناچارە بڕاتە سەرکار، بە هەر شێوەیەک بێ کرێکار بۆ پەیداکردنی قوتی ڕۆژانەی خۆی من بە هەر کارێکەوە ئەنێکە خاوەنکار بینێرێتە سەرکار، ئەچێت پێی ڕازیە بێت. بەڵام لەوێەوە خەتەرناکی بۆ کرێکارەکە لەوێەوە کە دروستە بێ سەیری کە بە زۆری ئەوانەی تووشی ڕووداوی شوێنی کارە بن کرێکارانێکن لە کەرتی بیناسازیە کارەکەن، یان لە شوێنی بەرزەوە بەرەوە بێتەوە، یان لە تەزووی کارەبای بەرەکەوێ. بەرحاڵ هۆکاری سەرێکیەکەی ئەوەیە کرێکار بە نەشارەزایی ئەنێرێنە سەر کار و هیچ جۆرە پارەیەک تیانە خەرج ناکەن تا شارەزاییە پیا بکەن لەسەر چوونە سەر کارەکەیان. لە هەندێک شوێن بەعزێک کەل و پەل و ئەسکە لەو شتیوا دابینەکەن بۆ کرێکار کە گوایەتر ئەمە ڕووداوەکانی شوێنی کار کەمەکاتەوە. هەڵبەت تاسیری هەیە پەیداکردنی ئەو وەسایلانە باشە بۆ کرێکار، بەڵام کرێکار هەر بەوە کافی نییە تۆ وەسایلێکی بۆ پیا بکەیت و بینێتە سەر ئەسکەلەیەکی بەرز. پێشتر ئەبێ مەشق و ڕاهێنانی کرد بێت لەسەر چۆنێتی کارەکەی، لەسەر چۆنێتی ئەنجامدانی کارەکەی. ئەمانە هیچی نییە، هیچی غایبن، ئەمانە هیچ بڕەپارەیەک بۆ
هۆشیارکردنەوەی کرێکار لە شوێنی کارە سرف ناکرێت بۆیە ژینگەی کاری کرێکاران بە جۆرێک بۆتە جێگای زیادبوونی قوربانیانی شوێنی کار و ئەوە بەردەوامی هەیە بە تایبەتی لە کوردستان و لە کەرتی بیناسازیە ڕۆژانە ئێمە ئەبینین لە مانگێکا چەند جار کرێکار بەرەبێتەوە ژیان لەدەسەدا. وەک ئاگادار بن لایەنە پەیوەندیدارەکان دەسەڵاتداران هیچ پرۆژەیەکیان هەیە کە ئاوڕێک لەم دیاردەمەترسیدارە بدەنەوە؟ ئەزانی چۆنە لە کوردستان ئەوە لە شوێنێکە بێ کە حکوومەت هەبێ کە قانون هەبێ کە ئیتر خاوەنکار و خاوەن کومپانیەکان بەم شێوەی کوردستان نەبێت. لە کوردستان دەستی خاوەنکار و کومپانیەکان ئاوەڵایە، نە یاسا هەیە نە حکوومەت هەیە. لێرە دەسەڵاتی ئەحزابی چەکدارە و گروپی جۆرا و جۆر هەیە کە ئەم کارانە بەڕێوابن و بە هیچ شێوەیەک ئامادە نین کە مەساریفی زیاتر بکەن بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێ. ئەوەی کە بەستیانە ئەوان بەدەسەوەدانی قازانجێکی زۆر لە چوارچێوەی ینی هێزی کارێکی هەرزان و کرێکارەکە هەرچێکی لێدێ ئەوان بەرپرسلین لی تەنانەت ئامادەنین قەرەبوشی بکەنەوە. لەم چەند ڕۆژەی پێشوە کرێکارێک لەسەر کار جەکی بەرزەوە کردو و بۆی ئامێرە چاپکاتەوە بەسەریا کەوتۆ مردووە کومپانیەکان ئەم فرێداتە سەر ئەو فرێداتە سەر ئەو بەی شێوەیەک ئامادەنین بەرپرسیارەتی خۆیان لە ژیانی ئەو کرێکارەکە گیانی لەدەستداوە کە نازانی چەند مناڵی هەیە و ژیانی دوای خۆی چی لێدێ بۆ کەس و کارەکەی. ئەمانە بەرپرسین لەوە تەنها ئەیانەیە پارە و قازانج پێیا بکەن. ئەوە وەستاوەتەوە سەر چینی کرێکار، سەر دروستنەوەی کرێکاری، سەر ڕێکخراوەکانی کرێکاران، سندیکاکان. بەرنامەی ئێوە چییە وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار؟ چی پرۆژەیەک لە دەستورکاری ئێوەدا هەیە بۆ ئەوەی کە بکرێت بەر بەمە بکرێت و ئاور لە ژیان و سەلامەتی کرێکاران بدرێتەوە لە سەر شوێنی کارەکانیان؟ ئەزانی ئێمە سەرەتا لە هەنگاوی یەکەما بە هۆشیارکردنەوە و ڕێنمایی خۆمان داوە لە ڕۆژنامەی دەنگی کرێکارەوە. ئەمانە هەموو ژمارەیەک ئێمە ڕێنمایی خۆمانە دەین، ئاگاداری هۆشیاری ئەدەین بە خاوەنکارەکان و هاوکاتیش ئێمە پرۆژەمان هەیە بۆی کە بتوانین یاسای سەلامەتی شوێنی کار بکەین، یاسای فەرزی بکەین بەسەر خاوەنکار و دەسەڵاتە. ئەوە بەڕاستی هێزی ڕێکخراوبوونی کرێکارانی ئەوێ و کرێکاران ئەبێ ئێمە هەوڵ دەین بیکەین بە قەزیە کرێکار لە پشتی ئەو پرۆژەیەوە بێ و بەیەکەوە بتوانین بەرەو پێشی بەرین. پرۆژەی باشمان هەیە و لەم ئەخیرا خەڵکانێکی کرێکاری دڵسۆزیش لە کومپانیا پیشەسازەکانەوە هاتوونەتە پێش و ئامادەی خۆیان دەربڕیوە کە بەیەکەوە لەگەڵ ڕۆژنامەی دەنگی کرێکارە هەمومان هاوکار بین و هەوڵ دەین بزوتنەوەیە سەبارەت بە ئەم ڕووداوانەی شوێنی کار بەڕێ بخەین و بتوانین لایەنی کەم لە هەوڵی ئەوەیە بین کە کرێکاران هۆشیارکەینەوە بیکەینە سونەتێک فەرزی بکەین بەسەر خاوەنکارەکانە کە کرێکار بەبێ ئەوەی کە هۆشیاری بکاتەوە شارەزایی پێیاکانی خاتە سەرکار. بەڕاستی خۆی ئەوە جوهدێکی زۆری ئێمە بەردەوامین لەو کارانی خۆمان. هیوادارین کە ئەوانی گوێی لە دەنگی ئێمە بێ هاوکاریمان بکەن و بەیەکەوە بتوانین ئێمە لایەنی کەم بزوتنەوەی بەڕێ بخەین لە دژی ئەم قەسابخانەی کە خاوەنکارەکان بەڕیان خستۆ بۆ کرێکاران. بەڕێز وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار، زۆر سپاس کە لەگەڵمانەبوون و بە هیوای سەرکەوتن لەم هەنگاوانەی کە دەینێن لە پێناو سەلامەتی شوێنی کاردا. باز بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ هیوادارم کە سەرکەوتوو بن. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز، پاش تاوتۆکردنی حاڵەتی دڵتەزیێنی قوربانیانی شوێنی کار باز لە حاڵەتێکی تری دڵتەزیێن دەکەین. ئەویش ڕێژەی بەرزبوونەوەی تاوانە لە کوردستاندا وەکو لە دەستگاکانی ڕاگەیاندن و ئامارە فەرمیەکانە بینیومانە. هەز دەکەین کە ساڵانی ڕابردوو ڕێژەی تاوان لە کوردستانە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هۆکارەکان چی؟ باز لەوە دەکرێت کە مادەی هۆشبەرێکێکە لە هۆکارەکان.
و چەندین ڕووداوی تری دڵتەزێن ڕوویداوە ئەوەی کە کەسانێک گەن خۆیان قانون دەگرنە دەستی خۆیان و دەچن تۆڵە دەکەنەوە دەچن هێرش دەکەنە سەر چێشتخانەیەک و هەتاوەکو ئەو حاڵەتە دڵتەزێنەی هەفتەی ڕابردوو بیستمان کە فەرمانبەرێک لە دایرەی کارەبا کوژرا. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە جەمال موحسین سەرنووسەری بۆ باردیدگای سۆسیالیستی لەگەڵمان دەبێت تاوەکو لە زیاتر لە هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە کوردستان تاوتێ بکەین. بەڕێز جەمال موحسین ئەم کاتت باش و سپاس کە ئامادەی بەرنامەکانمان بوویت. هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە بە بۆچوونی ئێوە بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە کوردستانە ئاماژەیە بە چی دیاردەیەک و چێ بەرپرسیارە؟ سپاسانەکەم بۆم دەرفەت هەبار حەڵ کۆمەڵگەی چینایەتی سەرمایەداری خۆی تاوانە خوڵقێنێ دواییش دێت ئامار لەسەر تاوانەکان بڵاوکاتەوە. ئەمە مەسلەیەکی زۆر ڕۆشنە لە تەواوی دنیا لە هەرج کۆمەلگایەکە کە لەسەر بنەمای بردننی ڕەنجی بەری زۆری کۆمەلگا یعنی زۆرینەی کۆمەلگا لەلایەن کەمینەوە بەبێکە ئەم بۆ خۆی تاوان و نزیەکی قانون پێکرا و سیستماتیکی کۆمەلگای سەرمایەداریەکە کەمینە دزیەکی ئاشکرا لە بەرهەمی کار و فرۆشتنی هێزی کاری خەڵکیکار و زەحمەتکێشەکان لەسەرم ئەساسارەوە بڕێەوە بۆیە دام و دەستگاکانی تریشی بە هەمان شێوە هەر پەیوەندی بەم بنەما چینایەتیەوەیە بەر حەڵ تاوان بۆ خۆی زیادی کردووی لە کوردستانە بە بەراورد بە ساڵانی ڕابردووکاری ئەمە چییە؟ بەڵێ بەڵام لە کوردستانە ئەگەر چی لە ساڵانی پێشوشە تاوان کەم نەبوو بەڕاستی لەوانەیەوە حتمما دەرفەتیوە بێت لە ساڵانی پێشوش تا ئێستا بە هەزاران هەزار ژن کوژراونەوە نەڕۆکۆ تاوانی گەوری کومەڵاتی بەڵام ئەوەی کە لەم چەند ساڵێ زیای کردو بە بەرچاوی ڕۆشنی بینی تەنان خەڵکێک لەسەرەوەی کە پارەی قەرزیان لەلای یەکترە یاچی هەتا شتی زۆر چۆنەڵی نائینسانی تایە لەسەر کۆتر لەسەرەوەی کە چوزانم کەسێک فولایتی سیارەکی گرتوتە کەسێک یان شتێکی لەم بابەتانە سەرنجام تاوان زیادی کردووە لە بەرەوەی بە بڕوای من بە مەسەلەکەوەیەکە لەم 2 ساڵە بە تایبەت 2 ساڵی ئەخیرا کە کۆمەلگای کوردستان زیاتر نقمی قەیرانیشی تاسەر ئێسقانی ئابووری بۆ خەڵک هەمووی لە بێدەرەتانی و هەژاریە ڕاگیراوە بچی خەڵک نادری کرێ نادرێ کار دەست ناکەوێ و مەسلەی کۆرۆناشکە لەم ساڵ و چەند مانگەیە وەکو ساتی کۆمەلگای کوردستانی گرتوەوە بەڕاستی بۆتە سەبەبی زیاتری و کاری زیاتری بێکاربوون و داخستنی چەندین پرۆژەی گەورە بچووک و بیانویەک بە دەست دەسەڵاتدارانەوە کە مەسەلە لە ژێناوی بوجە و نەبوونی بوجە و جۆرەشتانەیە کە معاش و کرێی خەڵکی نەدەن هەموو ئەمانەوەی کردووە خەڵک نقمی نەهامەتی و هەژاریی بیوێ نەبووە لەلایەکەوە لەلایەکیشەوە بۆ دەرچوون لە مۆزەیە هەبار هەم نازانێت چی بکە نازانێ هانا بۆشو بێ من لێرەوە ئەمە بڵم کە دەسەڵات سەبەبی ئەسلیە لە خۆڵقاندنی ئەو دۆخە سەرباری کە ساڵانی پێشوش هەبوو یعنی ئەمی کە زیادی کردو ئەمە لایەکێتیش بەڕاستی حکومێکی چەکداری و میلیشایی کە لەسەر دەسەڵاتە هەموو شتێکی هەمیشە بە چەک پڕانەوەتەوە تۆ ببینە حتا لە ئەو لە سراعاتی کۆنی ئەحزاب و نێوان لایەنە سیاسیەکانەوە بگرە هەتا ئەوە کە تۆ یعنی ڕۆژنامە نووسێ کە ڕەخنەیەکی لە دەسەڵات یا فیگەرێکی کارکتەرێکی ناو دەسەڵات گرتوێت لەسەرەوە فیشک بە ورچای دایکی و نرابێ بەدەمیەوە یعنی کوشتن شتیشی لە قەوسەکان نۆرماڵ کراوی ئەو کۆمەلگایە ئەگەر لێرەدا سەرنجت ڕاکێشم بۆ هەندێک حاڵەت کە دەبینین لە پاش ڕوودانی تاوانێک بۆ نمونە هەندێک بەرپرسانی حیزبی هەتاوەکو ئاستی سکرتێری حیزبی دەسەڵاتدار لە کوردستانە دەچن سەردانی ئەو کەسانە دەکەن کە بوونەتە قوربانی ئەوانەی کە ڕوبەڕووی تونند و تیژی بوونەتەوە و یان تاوانیان بەرامبەر ئەنجام درراوە و هەروەها ئەو ڕادەگەێنن کە بۆ نمونە ئەوان ئیجازە نادەن ڕێگە نادەن بەوەی کە لە کوردستانە خەڵکی تاوان ئەنجام بدات و ڕوبەڕووی یاسا دەبنەوە. من وا تێدەگەم ئەگەر بەڕاستی ئەو کەسانە ڕوبەڕووی یاسا بنێتەوە بەرپرسانی حیزبی کە هیچ تیفەتێکی حکومیانیە پێویستی بەم لێدوانانە نەدەکرد بەڵام لە دەستگا ڕاکانەکانە بەگشتی بە جۆرێک پێشوازی لەمە دەکرێت کە گوایە بەرپرسانی حیزبی و هەتا ئاسی سکرتێرەکە دەچنە ئەو چێشتخانەیە بۆ نمونەکە تاوان بەرامبەر کارمەندەکانی ئەنجام درراوە و ئەمە بەوە نیشان دەدەن کە گوایە ئەم بەرپرسانە لەگەڵ تاواندانی لە بەرامبەر ئەمەدا چی دەڵێن؟ ئەزانی چۆنە بە بڕای من ئەوە سیناریوەیە سیناریویەکی کۆمیدیژ نا یعنی تۆ
لەناو لایەنەکان ئەوانەی لەناو دەسەڵاتان هەرچی هەر بەتایبەت حزبی سەری حزبی سەریکی پارتکێ دەسەڵاتێکی میلیشاییان داکوتاوە بەسەر کۆمەلگای کوردستانە هەر جارێ لەگەڵ هەر لایەنەکە مخالفەتیان بۆ بێ بەچەک لە یەکتریان کوشتووە لەسەر جادە تەقیان لە خۆپشان دەرکردووە لە وەکوتم ڕۆژنامەنووسانیان لەسەر راپۆرتێک لەسەر مەسایلی ئەوان کەڵاوی کردووە کوشتویانە یعنی پاشان دادگا بەدەست چیەوەیە دادگا بەدەست ئەوانەوەی بەڕاستی خۆیان دادگایەکی ئەنداناوە هیچ چ تاوانبارێکی ئەزانێ ئەگەر دادگایەکی ڕاست سربەخۆی جەماوەریە خەڵکی بۆ لە پێش هەر هەمیانە بێ سەرانی گەورەی ئەو حیزبانە بەدا بە دادگا و لەسەر گەورە و دروشتی تاوانەکانیان لیان پرسێتەوە بەپەی تەسبوتبوونی تاوانەکانیان ئەویان بکە حکمان بەسەرا بەڵام وەختێک ئەمە نیە دادگاژ لە دەست خۆیانایە ئەمە زۆرتر سیناریۆیەکە بۆیە من ویستم بڵێم کە بەڕاستی سەیری کە تۆ فەقر و هەژاریکی زۆریان ناوەتەوە اینجا شەڕێکی چینایەتی لە بینی خەڵکی هەژار و کرێگار و زەحمەت کێشا هەیە لەگەڵ ئەوانە ئەم شەڕە بەجیالەوەی ئەوان بە برسیکردن و لەلایەک لەلایەکیش بە سەرکوتکردن ئەیانەوەی ئەم شەڕە ڕوبەرامبەر بە خۆیان کەنەوە لەلایەکی ترۆ لەباری کۆمەڵایەتی و خەریکە شەڕەکان بە شەڕی خەڵکی لەگەڵ یەکترە ئەوەی کە پێوترە شەڕی هەموو لەگەڵ هەموو شەڕی هەموو خەڵک شەڕی لەگەڵ یەکتری نییە ئەوانیانەیە بەم شێوە کۆمەڵایەتیش تەحویل ببێت چەکیان بڵاو کردوتەوە بەناو خەڵکە یعنی چی تۆ نمونەی ئەو کوشتنی مۆزەفەی وەزارەتی کارەبا هێنایە مۆزەفێک لەناو کۆنتڕۆڵی خۆیان و مۆزەفی ڕسمی ئەوەیە بەدەمان چۆڕاتە ناو وەزارەتەوە یعنی چی ئەمە دەسەڵاتدار بەرپرسی ڕاستە و خۆیە لە ئەنجامی زیادبوونی ڕێژەی تاوان لە کوردستان دەسەڵاتێک کە پێی لەسەر سەرکوت و کوشتاری خەڵک قایم کردووە دەسەڵاتێک کە بەرهەمی ڕەنجی ئەو خەڵکە ئەبا و ئەیدزێ کە ئەمە خۆی تاوان و تاوانکاریە دەسەڵاتێک کە ئەوێ خەڵک ئەزانێ خەڵک لە بەرامبەر ئەوە ئەوێ هەستی و خەڵکە بەرێتە ئەو لاو سەرکوتە گرێتە بەر بڵێ ئەو دەسەڵاتە بەرپرسە و بەری بۆ شل کردووە ئەوێ فەزای نائەمنی لە پاڵ فەزای قەیرانێکە بڵاو ببێتەوە بۆی خەڵک نەپەژێتە سەربیرکردنەوە لە دەرچوونەوە نەپەژێتە سەربیرکردنەوە لە لابردنی ئەوانە نەپەژێتە سەر شۆڕشکردن و ڕاپارین و ڕاماڵینی و دەسەڵاتەوە دەسەڵات لەسەر ئەساسی ئیرادی خۆیەوە بنیاد بنێ تەواوی مەسەلەکە بۆوان ئەمەیە ئەیانەوە بە هەموو جۆرێک ئەم شەڕە بکەن ئەم لە ڕاستیە ئەم شتە شەڕی خەڵک لەگەڵ خەڵکی نییە شەڕی هەموو نییە شەڕی چینی دەسەڵاتدارە لە دژی خەڵکی و لە مقابلی شابێ چینی خەڵک چینی کرێکار و زەحمەت کێشی خەڵک شەڕی خۆی لە بەرامبەر ئەوانە کە سەبەبی ئەم هەموو تاوانکاریان بەرپا بکە نەک لە ناویەکە خەڵکی بەحسابی لە تۆڵە سندنەوە و بە هەر حاڵ سندنی حەقی خۆی لە تاکەکانی ناو کۆمەلگا بسەنێتەوە خەڵک حەقی خەڵک لە نێو قورجی دەسەڵاتایە و لەوان ئەوێ دەربهێنرێتەوە جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیتکای سۆسیالیستی زۆر سپاس بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا سپاس بۆ ئێوەش بەڵێ بەڕێزان ئەوە گفتوگویەک بوو لەگەڵ جەمال موحسین سەبارەت بە زیادبوونی دیاردەی تاوان لە کوردستان سوهام ئێوە لەسەر تاوان چی قسەیەکتان هەیە هاوڕێ بنان زۆر بەداخەوم کە ئەمڕۆ و بۆ یەکەم جار و بۆ دوجاریش نابێت کە باسی مەسەلەی تاوانەکەین کە دوو ڕۆژ لەمە پێش ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە هەولێرە لە پایتەختی کوردستانە ئەوەی کە دەسەڵاتی کوردی شانازی پێوە ئەکا بەو پایتەختەوە لە وەزارەتی کارەبایە مهندسەیەکی ژن بە دوو فیشە پێکرا کە لە ناو دام و دەستگایەکی حکومیە بوو بە حساب زێڕەبانی کە تۆکمەترین میلیشیای سەر بە دەستگای پارتیە لە پایتەختی هەولێرە ئەوە حیمایەت و سکیوریتی ئەو بینایی وەزارەتەکە ئەکا بەڵام بەداخەوە بە چەند مەترێک دووری و لە ناو بینایەکەیە ئەم مۆزەفە پێکرا لەلایەن مۆزەفێکی ترەوە وەکو میدیاکان و کەسوکارەکەشی ڕایان گەیان کە ئەم ژنە بۆیە کوژراوە مەسەلەکە شەرەف نییە مەسەلەکە ئەوەیە کە 3 مانگ لەوە پێش بکوژەکە داوای کردووە زەواجی لێ بکە کچەکە پێی رازی نەبووە بەڵام ئێستا کوڕەکە هەستاوە کوشتێتی لە پاژەوەی کە کچەکە دوای 2 هەفتە لە ئیسراحەت و خوتوبەی گەڕابەوە شیرینی بۆ هاوڕەکانی بەرێت بەڵام کوڕەکە لەوێ دەرفەتی لێهێنا و دوای دەمەقاڵەیەکی کەم بە حزوری دەستگیرانەکەی 2 فیشەکی پێوە ناکو کوشتی
کە مەسەن کوشتنی ئەم ژنە مەسەلە ئەوە نەبوو کە مەسەلەی شەرەف بێ خۆ عیلی ئەم کچە لە پشت کوشتنی ئەم ژنەوە نەبوون و بڵێن شەرەفیان کڕیوەتەوە کە ئێمە 30 ساڵە ئەبینین دەسەڵاتی کوردیە ژنان ئەکوژێن بە بیانووی سندنەوەی شەرەف لە ڕێگەی قانونەوە لە ڕێگەی یاساوە دەستی پیاوان ئاواڵەیە بۆ ئەوی کە ژنان بکوژن بەڕاستی لەبەرەوەی کە مشتەمە لەبەرەوەی پیاوان لەبەرەوەی کۆمەلگا هیچ ترسێکی نییە لە قانون و یاسایەک کە دەستیان بگرێت یاخود کە عقوبەیەکی وایان بدات کە دەرسێکی وایان بدات نتوانن کە وا بە ئاسانی دەستیان بچێتە ژن کوشتن بەڵام بەداخەوە زۆر بە ئاسانی دەستیان ئاچێتە ژن کوشتن یعنی کۆمەلگا داناچڵەکێ ئەمە زۆر جێگەی ئەسەفە 30 ساڵە ژن ئەکوژرێ بە بیانووی شەرەف 30 ساڵە ژن ئەکوژرێت حتا ئەوەی ئەم نمونەی دووشەممە و چەند مانگ لەمە پێشی ترکە ژنێکی تر کوژرا خاوەنی 2 مناڵ بوو لە ماڵی باوکە ئەژیا لە کاتێکا چوو بۆ ئەوەی کە ئیشی دائیرە بۆ خوشکێکی تری جێبەجێ بکە کوڕێک لە ناو سیارەکەی کوشتی و بەپێی کامێرە چاودێریەکان هەر بکوژەکە بۆ خۆی چووە دوکان و لە ناو بەلەمێکە فیشێکی نا بەخۆیەوە و خۆشی کوشت ئەمانە مەسلەی شەرەف نەبوون مەسلەی ئەوە بوو کە کێشەیەکیان هەبووە لەوە مەبەستمەوەی کە عایلە لە پشت نەبوو بەڵام بەداخەوە نە عایلەدا ئەچڵەکێ نە کۆمەلگەدا ئەچڵەکێ یعنی کە ژنێکە کوشرێ ئەبواە ینی مەسلەی ژن قسەکە ئەوەیە مەسلەی ژن بە تەنیا مەسلەی خۆی نییە مەسلەی کۆمەلگایە ئەبێ کۆمەلگادا چڵەکێت لە دوای ئەم هەم کوشتن و بڕینەی ژنان بەڕاستی ئەگەردانە چڵەکێ سبینە سەری منیەت و سەری دایکی منیەت و سەری خوشکی من دێت و سەری دراوسەکەمیت هیچ کەسێدا ناچڵەکێ بۆی کە پیاوێک هەڵستێت دەرگاکەی قفڵایەت و ئاگر بەرەیە ماڵی ماڵەکەی خۆی بۆی ژن و مناڵەکەی بکوژێت کە ئەبواە یعنی اعتراضێکی وا گەورە هەبواە بەڕاستی ئەم حکوومەتە کوردیە وا شەرمەزار بکرایە وا بخرایەتە سەر چۆک نەکەرەوەی قانونی یاسا بگۆڕێ هەر ئەوەی کە ژنێک بکوژرایە یەکێ لە پۆستەکەی وازی بێنایە بەڕاستی هەندێک کاریان کردووە یعنی سیرکە ژن لەباری کۆمەڵایەتیەوە زۆر ناحەقی پێکرێت لە قانون و یاسایە سوکایەتی پێکرێت دەرەجە دووە یعنی پیاو دەسی ئاواڵەیە بۆی کە ژن بکوژرێ هیچ لێ پرسیینەوەیەکی لەسەر نییە بەڵام ئەوە تا لەم لاوە لەباری سیاسیەوە دەستی ژنیان ئاواڵە کردووە بۆ دیکۆری کابینە و دەسەڵاتەکەی خۆیان ژنیان بەرز کردێتەوە بۆ مەسەرەن بۆ پەرلەمانەکان ژن لەوێ ئەبین بەڵام هیچ دەسەڵاتێکی نییەوە تا هەردوێنێ بۆ خۆی لە پەرلەمانی کوردستانە یعنی یەکێک لە ئەندامانی پەرلەمان سوکایەتی بە پەرلەمانەکە کە ئەڵێ بە حکوومەتەکە ئەڵێم حکوومەتە نەرمە حکوومەتی مینەیە یعنی لە پەرلەمانە بەم شێوەی سوکایەتی بە حکوومەت بکرێ لە ڕێی شخصیەتی ژنەوە بەڕاستی چی چاڕوانێک لەم حکوومەتە بکرێ بەڕاستی ئەبێ خەڵک بێتە دەنگ ئەمە قبول نەکات مەسلەی ژن بە تەنیا مەسلەی ژن نییە مەسلەی عایلە نییە مەسلەی باکو براو مێر نییە مەسلەی کۆمەلگایە هەتا ژن ئازاد نەبێ هەتا ژن کێشەی هەبێ هەتا ژن بکوژرێ کۆمەلگا قەت ئازاد نابێ بۆیە پێویستە کۆمەلگا دابچڵەکێت کە ژنێک ئەکوژرێ لە گەڕەکەکەتا لە دائیرەکەتا لە کۆڵانەکەتا ئەبێ خەڵک بێتە دەنگ کۆ بێتەوە دەستە جەمعی ڕای بگەێنێت ئەم حکوومەتە داچڵەکێنێت خەڵک کار بکات بۆ ئەوەی کە قانون و یاسا بگۆڕێت ئیتر ئەم قات و قڕی ژن کۆتایی پێبێ زۆر بەداخەوە کە ئەمە ئەخیر خەبەر و ئەوڵ خەبەر ئەوەی هەم لە قسەکانی تۆیە دەیخوێنمەوە ئەوەی کە جەمانیش ئێستا ڕاستەوخۆ ئاماژەی پێدا فەزایەک خوڵقاوە کە ئەنجامدانی تاوان زۆر ئاسایی بۆتەوە وەکو جەمانیش لە قسەکەیدا ئاماژەی پێدا کە ببێتە شتێکی ئاسایی بەم شێوەیە بۆیە وەکو ئاماژەت پێدانە کۆمەلگا ڕاست لەکێت و هەنەوەکو ئەبێتە بگاتەوە ئاستەی کە کەسێک بۆ نەدەستبەرداری پۆستەکەی بێت ئەگەرچی ئەم ڕووداوە وەکو خۆشت بە دروست ئاماژەت پێدا ڕەنگە مەسلەی شەرەف نەبێت مەسلەی کوشتنی ناموس نەبێت کە بەداخەوە لە کوردستانە هەزاران و دەیان هەزار کەیسی لەم چەشنە هەیە بەڵام لەوە کەمتر نییە کە فەزای تاوان فەزای کوشت و کوشتار لە کوردستاندا هێندە ئاسان بۆتەوە کە خەڵکی ئاسان دەست بەرێتە ئەوەی کە ژیان لە کەسێکی تر بسەنێتەوە وای هەوڕێ بنارەزانی چۆنە مەسەلەکەوەیە بۆ ژیانی خەڵک هیچ ئەمنێتێک نییە هیچ سکوریتیەک نییە بەڵام ئەوە تا ئەبینین هەردوو یا سێ هەفتەی لەوە پێش بوو هەر ئەو دەستگای زێڕەبانیە کە سکوریتی و حیمایەتی دائیرەی وەزارەتی کارەبایە کرد لە هەولێری پایتەختە
عینی دام و دەستگای پارتی بوو کە حمایەتی ئەو بازگانەیە کرد کە سیارە پیاەتی ئەپەڕێ بۆ بارەگای مەسعود بەرزانی سەرۆکی پارتی ئەلەویا قافڵەی سیارەکانی سەرۆکی حکوومەت کە کوڕی مەسعود بەرزانیا تێپەڕین بەرەو ئەو شوێنەی کە ئەیانویست بچن بۆ لای مەسعود بەرزانی بەڵام سکوریەتەکان بازگەکە بەبێ ئەوەی کە بزانێ قافڵەی ئەم سیارانە قافڵەی سیارەکانی مەسعود بەرزانی و سەرۆکی حکوومەت و کوڕی مەسعود بەرزانیە ئەرکی خۆیان جێبەجێ هێنا بەو پەڕی تونوتۆڵی و بەو پەڕی قایمیەوە ینی ڕێیان نەدا هەتا پشکنینی تەواوی خۆیان و ئەرکی تاوی خۆیان جێبەجێ نەکرد ئەوە بوو لە دوو ڕۆژی دواترە کە سەرۆکی حکوومەت نێچیراوان ببورن مەسرور بەرزانی هاتە سەر تەلەڤیزۆن و بۆ مزایەدا بەخشیشی کەسانی ناو بازگەکەی کرد کە علاساس ئەمنیەتی وڵاتی ئێمە پارێزراوە ئەمنیەتی پایتەخت پارێزراوە بەڵام هەر بۆ خۆیان پارێزراوە بۆ دام و دەستگای خۆیان بۆ مناڵی خۆیان بۆ ئایلەی خۆیان بەڵام ئەوتا مۆزەفێکی ئاسایی بە ئاسانترین شێوە لە بەرچاوی تۆکمەترین دەستگای میلیشیای پارتی ئاکوژێ بەداخەوە مەحاڵ و گوزەرانی کوردستانە کە بەم شێوەیە بەڵێم هەر خودی بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی لە ئامارەکانی داکە بڵاوی کردوێتەوە ساڵی ڕابردوو زیاتر لە 5,000 سزادراو هەبووە ئەمانەی کە بەپێی ئەو یاسانە سزادراون کە ئێمە لە گفتوگۆکانمانە باسمان لە زۆرێک کرد بەتابەتی لەگەڵ جەمالە کەسانێک لە دەسەڵاتدارانەوە بەرپرسن و تاوان ئەنجام دەدەن و ناشگەن بەوەی کە سزا بدرێن ئەمانە ئاماری زۆر مەترسیدارن کە لەو کۆمەلگایەدا بەدی دەکرێت. ئازیزان بچانێک و دەینەوە لاتە. ئازیزان ڕووداوەکانی بەهاری ساڵی 1991 لە بیرەوەری زۆرێکماندا هێشتا هەر زیندووە لە ڕاپەڕینەوە تا کۆڕەوەکە زۆر قسە هەڵەگرن هەوڵەدەین لا بەرنامەکانماندا گۆشەی جیاوازی تاوتێ بکەین ئەمڕۆ قسە باسمانە بێت سەبارەت بە ڕۆژی گیانبەختکردوانی شورا بۆ ئەم مەبەستە گفتوگویەکمانە بێت لەگەڵ ئاراز ڕەشید کە خۆی یەکێک بووە لە هەڵسوڕاوانی شوراکانی هەولێر و لە ڕووداوەکانی 1991دا بووە. ئاراز ڕەشید ئەم کاتت باش و بەخێر هاتیت. سپاس بۆ ئێوە بۆ پێشەنگ تیڤی. هاوڕێ ئاراز ئێوە خۆتان ئەو ڕۆژگارانە لەگەڵ زۆرێک لەو کەسانە بوون کە بەورەیەکی پۆڵاینەوە بەرامبەر بە ئەزوەستانەوە و گیانیان بەخت بوو. لە یادەوەری خۆتانە چیتان لا تۆمار بووە لەم بارەیەوە قسە و باسمان بۆ بکە فەرموو. سپاس بۆ بەرنامەیە بە تایبەتی بیرهێنانەوە و یادی ئەو پۆلە لە گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم و لە پێناوی دەسەڵاتدارێتی شوراکان. من لێرەوە دەمێ بۆ دەست پێ بکەم
خەبات و قوربانیدان و گیان بەختکردنی ئەو هاوڕێیانە ئەو پۆلە هاوڕێیە بە زیندوی بمێنێتەوە و ڕێگایان بەردەوام بێ. من لە دواییدا ناوەکانیشیان دێنم دەستان خۆش بێ. ڕاستیەکەی دوای ئەوەی لە دوای ئەو دوو تا سێ هەفتەیە کە ڕاپەڕین دەستی پێکرد و بەشێک زۆربەی شارەکانی کوردستان کەوتنە دەست جەماوەری ڕاپەڕی و با بڵین تووڕە بەرامبەر بەعەس. شوراکان دەوری زۆر بەرچاویان جێراو لە هەموو شار و شارۆچکەکان سلێمانی و هەولێر و ڕانیە و باینجان و کەرکووک و بەشێک لە ئاکرێ شورا دەستی بۆ ڕێخستنی جەماوەری برد. هەولێر یەکێک بوو لەو شارانەی کە بە فراوانی نزیک لە 11 بنکەی شورا کرایەوە و جەماوەر دەستی بە کۆبوونەوە گشتیەکان کرد و نوێنەرانی خۆیان هەڵبژارد و دەستیان بە هەندێک کاری خزمەتگوزاری کرد لە ڕاستیەکەیدا. دەمەوێت ئەوە بڵێم بە دوای ئەوەی ئەو تەمەنە زۆر کورت بوو لە ماوەی با بڵێن نزیک لە هەولێر من باز دەکەم لە 11 مانگ هەولێر ئازاد کراو لە تقریبەن لە 13 مانگەمە شوراکانمان دەست بە کار بووین 30 مانگ ینی هەمووی دەبێتە نزیک 2 هەفتەیان تۆزێک کەم زیاتر. من دەمەوێت باسی ئەوە بکەم کە شورا لەو ماوە کورتەی خۆیدا گەلە کاری کرد، ینی بە تایبەتی من شورای گەڕەکی شۆڕژ یان گەڕەکی کانی باز دەکەم لە ماوەی ئێمە یەکسەر لە دوای ئەو ڕۆژەی کە ئێمە شورامان ئێعلان کرد و کۆبنەوەی گشتیمان کرد توانیمان لە ڕێگەی هەندێ خەڵکی گەڕک بوون ئێمە توانیمان ئاوی کەوکاتە بەهۆی بردمانەکانی هاوپەیمانان ئاو کارەبا بڕابوو ئێمە توانیمان ئاو بگەڕێنینەوە بۆ گەڕەکەکەی خۆمان. یعنی ئەوە یەکێک بوو لەو کارە خزمەت گوزار. لە پاڵ ئەوە کارێکی کە ئێمە کردمان دەمانەویست هێزی چەکداری خەڵک کۆکەینەوە و ڕێکیان بخەین و بۆ مقاومەت و بۆ چوونە پێشتری ڕێخستنەکانی چەکدارەکانی ئەو چەکانی کە هەبوو ئەو چەکدارانی کە ئێمە بتوانین ڕێکیان بخەینەوە. بەڵام ئەو کارە تۆزێک لەبەر بێت تەجروبەیی و خێرایی حەدەسەکان ڕووداوەکان زۆر بە خێرایی هاتنە پێشەوە و ئازادکردنی شارەکان و دووبارە گەڕانەوەی ڕژێمی بەعەس ئەو کارە سەرنجام نەبوو. باشە هاوڕێ ئارازوا 30 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەیە تێپەڕیوە و ڕەنگە بۆ جیلێک ئاشنایەتی بەم ڕووداوانە کەم بێت. 30 ساڵ دواتر چۆن یادیان بکەینەوە و چ دەرسێکیان لێوە بگرین بۆ ئایندا؟ ڕاستیەکەی من دەمەوێت بەشێ لەو یادەوەریانە بجێڕمەوە کە لەو ڕۆژەدا بە تایبەتی لە 30 مانگ کە دەکاتە گەڕانەوەی ڕژێمی بەعس و دووبارە داگیرکردنەوەی شارەکانی عێراق بە گشتی و کوردستانیش بە تایبەتی ئێمە بکەین کە خۆم یەکێک بووم لەگەڵ ئەو کۆمەڵە هەرسوڕاوەی کە لەگە خەڵک و با بڵێن چەکدارەکانی شورا تەنیا ئەوان بوون کە مقاومەتێکی جەسوورانەیان کرد لە هەولێر. من باسی هەولێر دەکەم و من دەمەوێت باسی ئەوە بکەم. من سەر لە بەیانیەکەی ئەو شەوە ئێمە پۆلێک بووین بە تایبەت تقریبا لە شوێنێک بووین من و ئاسۆ حامد و ئەحمەد پاشا حەیدەر کاکە سوور لەگەڵ هاوڕێیەکی حزبی کۆمەنیستی ئێرانمان لەگەڵ بوو کاک حیسام. ئێمە ئەو شەوە تەقەوشت دەستی پێکردووە ئەحمەد پاشا لە پردێ گەڕابەوە کە ئێمە نەمان دەزانی ئایا کەرکوو گیراوەتەوە یان نا، بەڵام دەنجی تۆپوشت تا دەهات نزیک دەبووە و هاوە نوشتیواش لە ناو هەولێر دەنجی دەهات و تەقەوشت هەبوو. ئێمە ئەو هاوڕێی حزبی کۆمەنیستی ئێران بە پێی تەجروبەکانی خۆی تەنیا پرسیاری ئەوەی دەکردی گوت بزان کەرکووک ژیراوەتەوە یانە. ئەوە بوو ئێمە چوینە هەر بەو شەوە چوینە دەرەوە بۆ لای حزبی مەقەڕی حزبی شووعی ئەوان هیچ ئاگدار نەبوون. ئیتر ئەوە بوو ئەو شەوە هەر بە دڵە ڕاوچێیی
شەوەکەمان بەسەر برد بەیانی زووەکەی هەمومان ئەو مەفرەزەیەمان بەرەو بنکەی شوراکان کە نزیک محکەمەی هەولێر بن نزیک محافەزە کە چوومە ئەوێ من یەکەم پۆل کە بینیم بەو عارەبانە گەورە عارەبانەکان هەبوو دووتای سیارەی لەسەرە و کە ئەو سێ هاوڕێ و با بڵێن گیان بەخت کردووە ئەو سێبرای ڕەشاد و فەرهاد و ڕزگار و کاکە سوور و ئەوانم هاوڕێ ڕازگۆ ئەوانم هاتە پێشچاو هەندێک چەکوشتیان لەسەر عارەبانەکەدانا و قازیفە و چەکو ئەوانە بوو بەرەو بنکەی شوراکان چون منیش لەوێ ئەوان تووشی ئەوان بووم و چوینە ژوورەوە لەوێ مقۆمقۆیەوە بوو کە خەڵک ڕای دەکرد دانیشت بوون کە شوراچی بکات و ئەوانە ئەوە بوو ئەوەی من بیرەوەریەکانم یارمەتیمدا سێ قۆڵ ئەوە کرا سەر دیاری کرا قۆڵێک ئەوە بوو بەلای منتکاوە و ئەوانە کە وەستاد جەلار سەرپەرشتی دەکرد قۆڵێکی کە ئەوە بوو بەلای حی عەسکەری و ڕێگەی مۆسڵ کە ئەوە شەیدی جانبەخت کرد و ئاراس ئەرسەلان مەولود بە حساب سەرپەرشتی دەکرد و ئەوانە بەشێکیشی چوونە لای تەیرا ئەو قۆڵێکیش ئێمە بووین کە من ڕاست پێدرام کە ئەو هاوڕێی حزبی کۆمەنی زوونە بچێتە دەرەوە ئێمە هاتینە لای شۆڕش حی شورتە و ئەوانە ئێمە یەکسەر بەرەو ئەوێت چوین بەڵام لەو کاتەدا نزیک سەعاتێک ئێمە ماینەوە مەفرەزەیەکماندانا خەڵک ڕای دەکرد دەمانگوت لانی کەم ڕێگەمان لە خەڵک نەدەگرت دەمانگوت ئەگەر چەکەکانتانمان بدەنێت چونکە ئێمە دەمێنینەوە مقاومەت دەکەین ئەوە بوو ئێمە ڕۆیشتین بەرەو شۆڕش و ئەوانە من لە شۆڕش جیرانێک خۆمان هەبوو زابتی کامەرانی کاکفاتی حیان پێدەگوت هەر کۆیی بوو ناسیاری خۆمان بوون زابتی عەسکەری بوو ڕای کرده بوو منیش چوومە ماڵیان گوتم پێویستمان پێێتە ئێستا بێ ئێمە مقاومەت بکەین زۆر جەسوورانە لەگەڵمان هات و ئێمە نزیک 12 کەس بووین چوین بەرەو حی شورتە لەوێ ئێمە مقاومەتێکمان کرد وا بزانام دەبابەیەکیش چونکە ئەو شارەزا بوو کامەران لەوێ دەبابەیەکی شکاند بەڵام هێزەکە زۆر بوو ئێمەش زۆر پەرشوو بڵاو و ئەوانە بووین ئەوە بوو ئێمە پاشەکشەمان کرد بۆ ئەو بەرەی شۆڕش بڵێن ئێستا ئەو کاتە ئەوەیان پێدەگوت گەڕەکی قادسیە لە پشتی خەستەخانەی ویلادە بوو ئێمە تا شەو درەنگانی لەوێ ماینەوە هەر مقاومەت هەبوو مەفرەزەکانمان پەرشوبڵاو ببوونەوە ئێمە مەفرەزەیەک خۆمان گرتەوە چوونە سەربانێکی بەرز لە پشتی ویلادە بوو ئەو کاتە حەسەن شاهۆ هەبوو ئەنوەر عومەر ڕزگار عومەر فایزە ئەو مەجموعەیەک بووین لە زۆریان کەرکوچی بوون هەر ماڵەکەش کەرکوچی بوون ئەمە ئەو شەوە لەوێ ماینەوە بەڵام هێزەکان وردە دەهاتنە پێش و ئەوە بوو سەر لە بەیانیەکەی ئێمە یعنی ئەو شەوە لەوێ ماینەوە سەر لە بەیانیەکەی زوو هاتنە دەرەوە گوتیان گیراوە خەبەرمان پێگەیشت ئەوە بۆ ئێمە دەبا لەو ماڵە بچینە دەرەوە چەکانمان هەموو فڕێدا و جلمان گۆڕی و گەڕاینەوە ماڵی خۆمان نزیک بوو لەوێ ئێمە ئەو هەژنۆدە کەسە خۆمان کردەوە بە ماڵی خۆماندا دوای نیوەڕۆکەی تەنیشتمان بوو بە مەقەڕی فەیلەقی 5 ینی زۆر بە سوتفەیدی عسکەر هاتە ماڵمان و دەرگای شکاند و ئێمەش لێ من و ئەنوەر عومەر بوو ئەو ینی من مامۆستا بووم هەویەم پێ بوو ئەنوەریش تەسریح بووی چوینە دەرەوە گوتی عایلەی لێ گوتمان گوتیان باشە بەس پێویستمان بە خواردن و شتە ئەگەر بۆمان بکەن ئیتر ئەوە مەسەلەن ڕووداوەکە بەو شێوە بۆ ئەوەی کە من بینیم ینی شەڕوشتەکانی ئێمە ئەوەندە بوو هاوڕێ ئاراس لە کۆتاییدا شتێک ماوە لە یادەوەری تاو بتەوێ زیاتر باسی بکەی بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەوەیان بڵێ ئەوەی دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە با بڵێن بۆ
بۆ جیلی تازە بۆ وەکو تەریخ ئێمە دەبێ باسی ئەوە بکەین راپەڕین لە هەڵوو مەرجێکدا ڕوویدا شارەکان کەوتەوە دەست جەماوەر و خەڵک و بەرەی کوردستانی بەو حیزبانی کە ئێستاش هەیە هەر ئەو کاتە ئەوان ڕابەرایەتیان دەکرد لەو ڕۆژەدا دەوری زۆر سلبیان گێڕا بەڕاستی دەبێت ئەوە ئاماژە پێ بکرێت کە ئەوان لە سەرەتا دەیانزانی بە گەڕانەوەی بەعەز بەڵام خەڵکیان خستە بەردەمی ئەوەی کە وەکو دەڵێ گورگ خواردیکەن بەڵام خەڵک نەیدەزانی خۆیان و خێزانەکانیان ڕۆژانی زووتر هەتا زۆرێکیان باسی دەکەن کە لە 29 مانگ و لە 28 مانگەوە ئەوان زانی بوویان کە دەگیرێتەوە بە تایبەت لە چکە کەرکوب بە تەواوی نەکەوت بۆ دەست خەڵک حکوومەتی هەر تێدا مابوو بۆیە جا نازانم بە خیانەتی دادنەیان بە هەر شێوەیە کە پشتیان لە خەڵک کرد سات و سەودایەکیان هەبوو لەو بینە لەگەڵ ڕژێمی بەعس و لەگەڵ هاوپەیمان بە پشتیوانی هاوپەیمانان خۆیان دەرباز کرد و خەڵک و بەشێک لە چەکدارانی ئەنی چەکدارانی شورا بە تەنیا مقاومەتی ئەو هێزە گەورەی بەعسیان کرد ئەوە ئاماژەیەکی زۆر گرنگە کە ئێمە ئاماژە بە دووشت بکەین کە بەرەی کوردستانی نە ئەو هێزە بوو کە نەخشە و کاری نەخشەی هەبێ بۆ گرتنەوەی و نەخشەی هەبووە بۆ ڕاپەڕین لە هەمان کاتیش نەخشەی نەبوو بۆ مقاومەتکردن و پاراستنی جانی خەڵکی مەبەستم ئەوەیە ئەوە بڵێم ئەو دەرسەیە کە ئەو دەسەڵاتی کە ئەوڕۆ دەیبینن پاش 30 ساڵ لە دەسەڵاتدارەتی دوای 30 ساڵ لە 91ەوە تاکو ئێستا ئەوەیان چۆن هێناوە کە خەڵکیان برسی کردو و خەڵکیان کردوتە قوربانی و خۆیان پێش خۆیان بەرژەوەندەکانی خۆیان لە پێشدا بووە ئەوە لە ڕۆژی ڕاپەڕین و لە ڕۆژی گرتنەوەی بەعس بۆ شارەکانی کوردستان هەمان شتیان هەبووە تەنیا بەرژەوەندەکانی خۆیان لە پێش چاو گرتووە دووبارە من دەمەوێت ئەوە بڵێم کە گیان بەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم ڕێگای شوراکان بەرز و بەڕێز بێ وە تەنیا دەسەڵاتدارەتی دەبێ بگەڕێتەوە بۆ خەڵک دەسەڵاتدارەتی شورای و لە ڕێگەی ئەنجومەن و شوراکانەوە دووبارە خەڵک دەبێ خۆی ڕێکخاتەوە سپاسان دەکەم جارێککە بۆ پێشەنگ تیڤی ئاراز ڕەشید زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداریت بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان ئەتوانن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانی تویتەر و فەیسبوک و ئینستاگرام و یوتیوبەوە دووبارە بینەری تەواوی بەرنامەکان یا گفتوگۆ و ڕیپۆرتاجەکان بن بەجیا هەروەها لە لای خۆتانەوە بڵای بکەنەوە و بە خۆشحاڵیشەوە سەرنج و پێشنیارەکانتان وەرەگرین تا بەرنامەی ئایندا هەر شاد و سەرکەوتوو بن